یا ربی خواه بە لطف و ڕەحمەتی خۆت خوایە خوای ئەم مسلمانە پاکانەی ئێمەش ئەم ئەهلی سەرڕاستی و جوامێرانەی کە مواجهەی ئەم دوو تاغوتە گەورەی کوردستانەکەنەوە خوایە تۆش بە لطف و ڕەحمەتی خۆت و بە دەسەڵاتی خۆت بە زانایی و دانایی خۆت خوایە بیان گرە خۆ بیان پارێزە خوایە هەرچی کەسێک دژایەتی ئەم دوو تاغوت و ملهوڕاکە لە کوردستانە خوایە بیان پارێزە خوایە بە قەدەری خۆت کە سيدنا موسى فرمي ربي نجني من القوم الظالمين خوای ئێمە شاوارەکەین و هەنا بۆ تۆ دێنیڵین ربنا نجنا من القوم الظالمين خوای بمان پارێزی لە دەستی ئەم تاغوتانەی ئەمریکا و نەرویج و ئێران و پارتی وێچێتی و هەرچی تاغوتانێکی تر هەیە کە دژی ئێمە وەکو مسلمانانی کوردستان یا ربی خوایە پەنا ئەگرم بە تۆ خوایە پەنا ئەگرم بە تۆ یا ربی خوایە هەمومان هانامان بۆ تۆ هێناوە یا ربی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت بمان پارێزی بمان گریتە خۆ خوایە وەلمانابی خوایە لە بەرچاوی خۆت پەروەردەمان کەی شایستە و شیاومان کەی هەتامان کەی بەو هێزە قەدەری خۆی ئەداتی قەدەری خۆت هەتاکو ئەتوانین ئەو واقعە بگۆڕین و ئەو هەموو طاغوت و ملهوڕ و درڕندە و جنایەتکارانە لادەین و ڕادەین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.